خۆشەویستانم سڵاوتان لێبێ زۆر خۆشحاڵم ئەم شەویش هاتمەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەرنامەی ستایشی ڕەمەزان. ئەم شەو بەرنامەکەم زۆر تایبەتە، باس لە خواناس و عەلامە و پیاوچاکی بەناوبانگ شێخ مارفی نۆدیەکەم. من قسە و باسی زیاتری لەسەر ناکەم، میوانداری زۆر بەڕێز سەرمەند لەتیف مامۆستای زانکۆی کۆمار بۆ زانست و تەکنۆلۆژیا، یەکێک لە مامۆستا بەتواناکان، میوانداریمان کردەوە. مامۆستا گیان بەخێربی. زۆر سپاسی بەڕێستانەکەم. زۆر خۆشحاڵی ئەم شەو لێرەی لەگەڵمان. زۆر خۆشحاڵم، سپاسانەکەم و هیوای سەرکەوتنی بەردەوامتان بۆ خوازم. مامۆستا دەنگ و باستان چۆنە؟ زۆر سپاس دەکەم لەگەڵ ئیش و کارە. والله الحمدلله باشین. لەگەڵ ڕەمەزان و کەش و جەوی ڕەمەزان. والله باشە لەخوا بەزای لەگەڵ داوامەکە بەڕێیەکەین. بەخێوی مامۆستایە. مامۆستا ئێوە هاوکات وابزانم لە دایکەوەنەوەی شێخ مارفی نۆدیان. بەڵێ بە حەوت پشتێکم. مەسەلەن تەکنۆلۆژیا و زانستی تەکنۆلۆژیا لەگەڵ بابەتی شێخ مارفی نۆدێ ئەمە چۆن یەکەگرێتەوە؟ باسێکم لەمە بۆ. وڵا خۆم پسپۆڕەکەم لە بواری ئەندازیاری شارستانیە، من مامۆستام لە کۆلێجی ئەندازیاری. وەکو پسپۆڕەکەم جیاوازە، بەس بە حکمی خۆشەویستیم بۆ ئەو مێژووی باو باپیرانمان بۆ ئەو مێژووە پشتنگدار و پڕشکۆیە بەردەوام خوێندنەوەم بۆی هەبووە، بەردەوام کاتم بۆ تەرخان کردووە. هەر کاتێکە ئەگەر کاتی پشوو بەیان لە سەفەرا بم هەوڵەیەم کە بخوێنمەوە لە بواری ئەو مێژوەیە و خۆم ینی خۆم پڕزانیاری بکەم و شارەزای و مێژوە بم. هەر زۆر باشە. مامۆستا من بزانم ئێوە چۆنی ئەگەنەوە سەر شێخ مارفی نۆدێ؟ بەڵێ طبعا مەبەستی شخصی خۆمە. بەڵێ ئێوە مەسەلەن عائیلەی ئێوە با بڵێن. بەڵێ من طبعا لە دایکەوە گەمەوە سەر شێخ مارفی نۆدێ. دایکم شنۆخان کچی شێخ لەتیفی، شێخ مەحمودی، شێخ سەعیدی، شێخ محەممەد بچکۆلەی، کاک ئەحمەدی شێخی شێخ مارفی نۆدێ. واتە بە 6 پشت دەگاتەوە شێخ مارفی نۆدێ. شێخ مارفی نۆدێ خۆی ناوی سید محەممەدە، مارف ناسناوەکەیەتی، بە حکمی زۆر شارەزای زمانی عەربی و زانستی ئیسلامیەکان بووە، نازناوی معروفیان لێناوە. خۆی ناوی سید محەممەدە، کوڕی سید مستەفای سید ئەحمەدی سید محەممەدە کە بە کەبلیتە سوود ناسراوە. سیانزەیەمین باپیری شێخ مارف سید عیسای بەرزنجەیە، ئەویش کوڕی بابە عەلی هەمەدانیە. طبعا بابە عەلی هەمەدانی لە سەدەی 8 هیجریدا یەکێک بۆ لە زانە ناودار و دیارەکانی بواری تەسەوف لە کوردستانە و چەندین نووسرا و دانراوی زانستی لە دوای خۆی بەجێهێشتووە. لەوانە کتێبی شەرح ئەسماء الله، کتێبی ذەخیرەة الملوک، کتێبی ئەسرار النقطة، کتێبی شەرح فصوص الحکم. هەر بۆیە توانین بڵێن شێخ مارف بواری زانست و زانیاری و ئەدەب و ڕۆشنبیری لە باو باپیران و وەکو میراتی بۆ ماوەتەوە. هەر بۆیە زانا گەورەی جیهانی ئیسلامی و کوردستانی لێ دەچوو لە دواییدا. زۆر جوان پێدوتین شێخ مارف کێیە؟ ئەوەشمان پێ بڵێ لەکوێ لەدایک بووە؟ شێخ مارف لە گوندی نۆدیەی سەر بە ناحیەی بەرزنجەی قەزای شارباژێر لە ساڵی 1952 لەدایک بووە. طبعا هەندێک لە سەرچاوەکان باز لەوەکەن اختلافێکی لەوەی ساڵەکە 1953 بووە، بە زیاتر ئەوە چەسپاوەکە ساڵی 1952 بووە، لەوێ لەدایک بووە. طبعا کاتی خۆی سێ عیسای بەرزنجە و سێ موسای بەرزنجە لە دوای ئەوەی لە حەج گەڕاونەتەوە بڕیاریانیانەوە بێنە کوردستان و لە گوندی نۆدێ لە ناحیەی بەرزنجە نیشتەجێ بن. ئەویان بە شوێنێکی ئەمان زانیوە لەبەر هەندێک ڕووداوی سیاسی و سەردەمە مەترسی لەسەر ژیانیان هەبووە، بۆیە نیشتەجێ ئەوێ بوون و لێو ماونەتەوە و تا ئەم دواییانەش. چی خوێندووە لای چی خوێندوێتی؟ شێخ مارفی نۆدێ طبعا باوکی سید مستەفا زانایەکی ئاینی بووە، مەلایەکی دینی بووە، لە بواری تەسەوفا زۆر شارەزا بووە. ئەبینێ شێخ مارف هەر لە مناڵیەوە هەر لە تەمەنی 3 ساڵیەوە درک بەواکە شێخ مارف زیرەکیەک و یعنی مەهارەتێکی تایبەتی تیاکە لە مناڵی کایبەدی ناکرێت، بۆیە گرنگێکی زۆری پێەیە. هەر خۆی هەتا تەمەنی 6 ساڵی هەندێک لە زانستەکانی قورئان و هەندێک لە مەکتوباتی فارسی و هەندێک لە زانستی فقه و نەحو و سەرفی پێخوێنێ تا گاتە تەمەنی 6 ساڵی. لە تەمەنی 6 ساڵیە ئەینێرێ بۆ قوتابخانەی، ئەینێرە بۆ قەڵاچۆلان، لەوێ لە قوتابخانەی غەزایی لای مەلا محەممەدی غەزایی ئەی خاتە بەر خوێندن، زانایەکی دیاری کورد بۆ لە بواری تەسەوفا و لەگەڵ چەند قوتابێکی ترە تا تەمەنی 12 ساڵی ماوەی 6 ساڵ لە قوتابخانەی غەزایی لە قەڵاچۆلان نەخوێنێت. بەڵام لە کاتە تەمەنی 12 ساڵی ڕووداوێک ڕۆدات، ئەمیر سلێمان پاشای بابان لەسەر دەستی قوتابیەک تیرۆ دەکرێت. ئەم ڕووداوە زۆر کاریگەری لەسەر شێخ مارفی نۆدێ دروستەکە، وای لێدێ هەر
يعني تحمل ناکە لە قەڵاچۆڵان بمێنێتەوە بۆیە بڕیاریا کۆچکە بۆ کاتە گوندی هەزار مێتر لەوێ لە قوتابخانەی مەلا محەممەدی ابن الحاج دەستەکە بە خوێندن ئەویش زانایەکی دیار بۆ ابن الحاج یەکێک لە زانە دیارەکانی کوردستان بە شانازیەوە طبعا لەوێ لە قوتابخانەکە کەڵین قوتابخانە لەوانەیە ئێستا مێشکمان لایەوە بە بینایەکی گەورەوەمانە طبعا ژوورێکی گەڵ بووە حەسیرێکی شڕ و کۆنی تیا بووە هەندێک ڕفەی تەختەی کۆنی تیا بووە زۆر دڵیان پێی خۆش بۆ قوتابەکان و شێخ معرف نوێنەکانیان و کتێبەکانیان ناو ڕفەکە ڕێخستووە بەیانیان و ئێواران خەڵکی گوندی هەزار مێرد نان و کولۆریان بۆ بردوون باوە خواردویانە باسی شەکرێکە جومعان زۆر تایبەت بۆ لایەن چکە شۆربایان بۆ سۆ جومعان هەندێک جاریش هەندێک با بڵێ خەڵکی گوندەکە گۆشتیان بۆ بردوون گۆشتەکان بە یەکسانی دابەش کردو فەرقیوان نەکردو ئەمە مامۆستایەوە ئەمە تەلەبێ ئەمە تەمەنی گەورە ئەمە تەمەنی بچووکە بۆ شێوازە 4 ساڵ لەوێ بەردەوامە بێ طبعا لەوێ بەیتوشی یەکێکە لە زانە ناودارەکان تەلەبی ابن الحاج بووە ڕۆژێک بڵێ ڕۆژێک سەردانیانەکە کە سەردانەکە بینە شێخ معرف جیاوازە لە قوتابەکانی تر هەست بە زیرەکیەکەیەکە بۆیە شعرەکانی خۆی ئەخوێنێتەوە بۆ شێخ معرف شێخ معرفیش لەو ساتەوە ئیلهام لە شعرەکانی بەیتوشی وەرەگرێ بۆیە دواتر 65 دانراوی لە هەموو بوارە زانستە ئیسلامەکان و زمانەوەنەکانەدانا بە مەنزومەی شعری بە شێوەی هۆنراوەیی یعنی کتێبی هەیە 600 زیاتر لە 600 دێرە شعرە کتێبی هەیە 500 دێرە شعرە تەنها لە یەک بواری زانستا کە زانستی عەقیدەیە بۆ نمونە بیر و باوەڕیان هیچ شعرێکت لەمانە لەبیرە هیچ دێڕێک دنیا و دیێڕێک والله شعرەکانی زیاتر شعری با بڵێ بواری زانستە شەرعیەکانە شریعەتی ئیسلام لە بواری عەقیدە و فقه و ئوسوڵی فقه و نحو و صرف و بەلاغە و بەیان و بەدیع و قەوافی و لەم بوارانە زیاتر یعنی ئەوە زیاتر خەڵکی پسپۆ لە بواری شریعەتە قوڵبوونەوە ئەم نازناوی معروفەی بۆچی لەچی وەرگرتووە بەس هەر قسەکەت ببوورە طبعا شعرەکەی ئەوەیم لەبیرە ئەحمەدی کتێبی ئەحمەدی طبعا کتێبێکی زۆر دیارە لە ناو کوردەوە خۆشبەختانە تا ئێستاش فەقێکانی کورد لە هەموو مدرسە جیاوازەکانی ئیسلام لە کوردستان ئەیخوێنن جان ینی حتا مدرسانەی کە تەسەووفیش نین هەر کتێبی ئەحمەدی وەکو منهەجی زانستی ئەخوێنن بۆ فێربوونی زمانی کوردی و عەرەبی لەو کتێبەیە ئەڵێ ڕەئس سەر عەین چاوە بەدەن قاڵب ئیسم ناوە ئەنی فلوتە حاجی برۆ فەقیدڕانە ڕوک بە ئەژنەوە هەتا دوایی طبعا 1475 وشەی کوردی و عەرەبی لەو کتێبەیە هەیە بەنسبەت نازناوەکەی وەکو باسم کرد شارزایەکی زۆر زۆری لە زمانی عەرەبی و زانستی ئیسلامەکان هەبووە بۆ نازنای معروفیان لێناوە وەکو زانایەکی گەورە لەو بوارەیە ئەگینا خۆی معروف یعنی کێمە لە کوردیا کوردمانە بە معرف تەنها نازناوێکی زانستیەتی باڵێ ئەم بنەماڵەیە چۆن ڕێیان کەوتۆن نۆدێ بەڵێ وەکو باسم کرد سێ عیسا و سێ موسای بەزنجە ڕۆکەنە حەج با بڵێ مەناسکی حەج لەوێ بەڕێوەبەن لە سعودیە دواتر کە ئەگەڕێنەوە لەو کاتەیە بارودۆخی سیاسی با بڵێ زۆر لەبار نابێت بەشێک لە زاناکان تیرۆ دەکرێن بەشێک لە کەسایەتی دیارەکان مەترسێکە تەسەژیان سادات بەتایبەتی بەڵێ ساداتی بەرزنجە بۆیە بڕیارێن بێنە کوردستان چکە کوردستان شوێنێکی ئەمینە بێ بۆیان خەڵکێکی هەیە من و لەسەر خۆ و خەڵکێکی میانڕەوی لێ بێ بۆیە بە شوێنێکی زۆر ئەمینیە زان و نیشتەجێ بن لە ناحیە بەرزنجە بەڵێ مامۆستا من بزانم چەند شوێن گەڕاوە بۆ زانست و زانیاری بەڵێ طبعا کاتی خۆی لەو سەردەمەدا وەکو ئیسا نەبووە زۆر قرس بۆ ئیجازەی مەلایەتی با بڵێ ئۆکێپێتری ئیجازەی علمی ئەبوایە قوتابی 20 دانە ساڵ بیخوێندا لەم قوتابخانە بۆ قوتابخانەیە هەتاکو ئیجازەی علمی پێ بدرایە و بیتوانێت لە تەدریس بەردەوامێت دەستکا بەوانوتنەوە تەمە شێخ معرفی نۆدێ دوای 6 ساڵ لە قەڵاچۆڵان لە مەدرسەی غەزایی خوێنێ ئەچێتە هەزار مێتر لەوێش ماوەی 4 ساڵ لە قوتابخانەی مەلا محەممەدی ابن الحاج خوێنێ لەبەرەوەی کە زۆر بلیمەتە بێ پلە زانستیەکان زۆر خێراترە بڕێ لە فەقێکانی تر بۆیە هەر لەو کاتەیە کە 4 ساڵ لە گوندی هەزار مێر دەبێت دواتر ئەگەڕێتەوە بە 16 ساڵی ئەگەڕێتەوە بۆ قەڵاچۆڵان بۆ قوتابخانەی مەلا محەممەدی غەزایی ئەو قوتابخانەی کە یەکەمین قوتابخانەی ئەو بوتیای خوێند ئەم جارێت علومی حوزەشی خوێند و علومی ئەکادیمی جا طبعا ئەو قوتابخانەی غەزایی کەم جار ئەم خوێندکار بووە لی قوتابی بووە ئەم جارە گەڕێتەوە بە مامۆستایەتی گەڕێتەوە ئەم جارە گەڕێتەوە لەوێ وانەی فقه و زمانەوانی بە خوێندکاران و بە فەقیانی کورد دەڵێتەوە لەوێ ماوەیەک بەردەوامە بێ
وەکو باسمان کرد تا ئەو کاتی کە ئەو حادیسێ ڕوویا دواتر ئیبراهیم پاشای بابان کە ئەمارەتەکەی گوازیێتەوە لە قەڵات چۆلانەوە بەرەو سلێمانی شێخ مارفی نۆدێ بە فرسەت ێزانێ بۆ فراوانبوونی بواری زانستی و گەیاندنی ئەو زانستی کە بێتی بە قوتابی کورد و پێگانی قوتابی کورد ڕۆکاتە شاری سلێمانی وێتە مزگەوتی گەورە لێرە قوتابخانەیە دامەزرێنە کە مزگەوتی گەورەی سە بە شانازیەوە بە وەکو یەکەم ناوەندی زانستی وەکو یەکەم زانکۆی کوردستان ناوە بێت بەهۆی ئەوەی کە شێخ مارف قوتابخانەیەکی دامەزران لەوێ کە قوتابخانەیەکی دامەزران تەعاً شێخ مارف کتێبخانەیەکی زۆر ناوازی هەبوو پڕ بوو لە دەستنووس وەکو ئیستا نەبوو یعنی ئەو کتێبەی کە هەبووە مەخطوطە بووە هەر ئەو نوسخەیە هەبووە نووسەرەکە یەک نوسخەی نووسیوە و یاتی بە شێخ مارف هەموو مەکتەبەکەی خۆی کە خۆشەویستترین و گەورەترین سەرۆکی ژیانی بوو پێشکەشی مزگەوتی گەورەی سەماوە ئێستا بۆت باسەکەم طبعا لەوێ هەفتا قوتابی هەبوو قوتابی کوردی پێگەیان و بە خۆشحاڵی و بە شانازیەوە کۆمەڵە زانا و دانا و ناودار و ئەدیبی گەورەی کوردی پێگەیان وەکو لەوانە مفتی زەهاوی شێخ حسێنی قازی مەولەوی شاعری گەورەی کورد کە جێگەی شانازیمانە یەکێ بوو لە قوتابخانی شێخ مارفی نۆدێ و هەروەها چەند قوتابیەکی تریش طبعا کتێبخانەکە بەداخەوە لە کاتێکا کە ئینگلیز هجومی کرد بۆ هێرشی کرد بۆ کوردستان طبعا لە سلێمانی کاولکاریکی زۆریان نایەوە چوونە مزگەوتی گەورە و کتێبخانەکەیان سووتان زۆر بەداخەوە کە کتێبخانەکە پڕ بوو لە مەخطوطەی زانستی تەنها 300 مجلد ڕزگاری بوو ئەو 300ش هەندێکی فەوتا دزرا دواتر کە با بڵێ بارودۆخی ئەمنی تێکچ و ئیستقرارێت نەما بەشێکی دزرا بەشێکی ماوەتەوە بە خۆشحاڵیەوە ئیستا لە ئەوقافی سلێمانی پارێزرا و بەشێکیشی لە ئەوقافی بەغا عێراق پارێزراوە مامۆستا تۆ بینی لەگەڵ دەنگبێژی و ناجات و ئانە چۆنە وەڵام من زۆر خراپم بکە هاونە دەنگم ناخۆشە بەس گوێی لێگری وڵا تقریبا بەڵێ من پێم خۆش و بچین لای مامۆستا شیروانیش لەسەر هەندێک بابەتی دەنگبێژی و ناجاتوانە پرسیاری لێ بکەم بەڵام وەکو دیارە خۆتان نەزان کە مامۆستا شیروان یەکێک لە قورئان خوێنە باشەکان بەڕاستی منەمێ مامۆستا شیروان باسی شتێکم بۆ بکەی ڕاستە من و تۆ لێرە پێکەوە ئەم پرۆگرامە پێشکەشەکەین تا ئێستا باسی ئەومان نەکردو کە مەسەلەن مەرجەکانی قورئان خوێنی چییە جام پێش ئەوەی بچمە لای ئەو مەرجانە و پرسیار بکەم لەسەرەوە ئەمەوێت چەند ئاەتێک بە دەنگە خۆشەکەی خۆت بخوێنی بۆ ئێمە بۆ بینەری خۆشەویست إن شاء الله أستاذ شاه. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم إنا أنزلناه في ليلة القدر وما أدراك ما ليلة القدر ليلة القدر خير من 1000 شهر بسم الله الرحمن الرحيم إنا أنزلناه في ليلة القدر وما أدراك ما ليلة القدر ليلة القدر خير من 1000 شهر تنزل الملائكة والروح فيها بإذن ربهم من كل أمر سلام
سلام هي حتى مطلع الفجر لا إله إلا الله والله أكبر ولله الحمد لا فصل لربك وانحر إن شانئك هو الأبتر صدق الله العظيم. ئەیدەنگە خۆش بە مامۆستاجیان بەڕاستی من چێژم لێ بینی. ممنون و سلام بێخۆ. مامۆستا چۆن بوو بەلای تۆ؟ بێگومان زۆر تایبەتمەند ناوازەوە. مامۆستا شیرە ئەمە چ شێوازێکی تیلاوە بوو؟ هیچ کوێ ئەمە؟ ئەمە خۆی ئەگەر باسی شێوازی قورئان خوێندن بکەین ئێمە سێ قوتابخانەمان هەیە. عێراقیمان هەیە بە شێوازی مەقاماتی عێراقی خوێندرێت. باشە. لەسەر شێوازی مەقاماتی عێراقی. حیجازیەکەمان هەیە کە سعودیەکە خوێنێ ئەوەی کە ئاسانترین تیلاوەی قورئان خوێندنی ئەمڕۆیە و باوە کە لە تەراویح و لە نێوژەکانە ئەدا ئەکرێت. و هەروەها تیلاوی میسریشمان هەیە. تیلاوی میسرەکە زۆر بەناوبانگ. ئەمە تقریبا بەناوبانگەکەی چییە؟ تەرکیزی زۆر لەسەر تەجویدە و هەروەها تەبەقە و هەروەها نەفەس هەناسە درێژیش. چونکە شێوازێکی خاوی هەیە ئەوەیە. بەڵێ تقریبا دووسێ شێوازی هەیە. ئەگەر یەکێک حەز بە تیلاوی میسری بکات چەند شێوازێک ئەخوێندرێت. چونکە بۆ نمونە ئەگەر تۆ تەقلیدی قورئان خوێنە بکەیت، قورئان خوێنێگەیە بۆ نمە سەوتی نەزمترە، باسترە، هەیە بەرزترە و تیژترە. چونکە ئێمە کە دائیمە کە یەکێک قورئانی میسری بخوێنە، تیلاوەتی میسری بخوێن ئەدا بکە، ئەبێ ئۆکتاڤەکان یعنی پلەی دەنگەکان لەبەر چاو بگرێت. دەنگی گڕ و تیژی هەبێت. بەڵێ بۆ نمونە ئەگەر تۆ دەنگە نزم بێت، تەقلیدی مستەفا ئیسماعیلەکەی کە قورئان خوێنێکی بەناوبانگی میسریە، ئەم زیاتر چی ئەکات؟ هەر چوار دەنگی یەکەم ئەخوێنێ. يعني أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم يعني أشوار دنيا كم إخواني لبيان جمعوا تحويلي مقامي كتير به بلان بون منا محمد شحات أنور مان هي أم خوي آل هجدنك لحو دم دنجوا تحويلي مقامي كتير به يعني بيات بكاملي إخواني بون منا إن جدوا داخلي مقامي الراس تبه أما شوازي مصركي شوازي مصركا بس ناكري توانایی و قدرتی محمد صدیق منشاوی لەبیر بکەین کە هیچێکە لە هەرە بەتوانات. بەڵێ بە دڵنیاییەوە. بەڵام ئیتر ئەوانیش دیارە پەروەردەکراون. زۆر ڕاستە. پەروەردەکراون و هەروەها کۆمەڵیە شتیان لە کۆڵ بۆتەوە. یەکێ لەوانە زمانەکەیە، لەهجەکەیە. بەڵێ مامۆستا شیروان مەرجەکانی قورئان خوێنی باش چییە؟ مەرجی قورئان خوێنی باش ئەوەی کە بۆ نمونە ئەو کەسە یەکەم شت دەبێت دەنگی خۆش بێت. باش. وهروها يعني توانای تیابێ لە بەهرەکەی خۆیە لە دەنگ خۆشیە. دوای ئەوە عەرەبی زان بێت، یعنی قورئان خوێن، تەفسیر بزانێ، معنای ئاەتەکان بزانێ. ئەو شەرتانەی کە بۆ قورئان خوێن دانراوە ئەبێت هەوڵی بۆ بات و هەروەها جێبەجێ بکات لە خۆیە.
دەست چاو خۆش بێ مامۆستاجان من پێم خۆشە لەسەرمە گفتوگۆی زیاتر بکەین بەڵام با باسەکەی شێخ معرفی نۆدێ زیاتر من پێم خۆشە تەرکیزیش لەسەرم بابەتەدا بنین ئەمێ مامۆستا بپرسم باسێکمان کرد کە مزگەوتی گەورە وەکو زانکۆیەک وایە و شێخ معرفی نۆدێ لەوێ زۆر دەورێکی باڵای هەبووە ئەمێ زیاتر زانیاریم بێت لەوێ چی کردووە بەڕاستی بەڵێ لەوێ شێخ معرفی نۆدێ پێش هەموو شتێ کتێبخانەکەی خۆی پێشکەش کرد بۆی کە ئەو قوتابیانی کە لەوێ بن بە قوتابی و دەستەکەن بە خوێندن سەرچاوەی زانستی تاویان لەبەردەستا بێ بۆ بوارە زانستیەکان و هەروەها خۆی بە تەواوەتی خۆی تەرخان کرد ینی شێخ معرفی نۆدەیەکێک لەو خاڵانەی کە من کاتێکە ژیاننامەیە خوێنمەوە دراوسێکم سەرنجی ڕاکێشاوم کەسێکی کۆمەڵایەتی نەبوو زۆر تێکەڵی خەڵک نەبووە یعنی حەزیشی نەکردووە زۆر تێکەڵ بێ بۆی هەموو کاتێکی تەرخانکە بۆ زانست و زانیاری بۆیە یعنی بینی بەرەکەتێکی تایبەت لە تەمەنیایەتی و ئەو کتێب و نووسراوە دانراوانی کە بینی درێک بەواکەیت بۆیە بە تەواوەتی لە مزگەوتی گەورە خۆی تەرخان کردووە یعنی هەر لە بەیانیەوە هەتاشۆ هەموو ڕۆژێ چەندین وەجبە تەدریسی هەبووە لە بوارەکانی وەکو بوارە زمانێوانەکانی عەرەبی وەکو نەحو سەرف و بەلاغە علمی بەیان و بديع علمي معاني لبواري عقيدة لبواري فقه لبواري أصول فقه لبواري حديثة لبواري علمي حديثة لبواري علمي فرائض لبواري علمي قوافي عروس اللي همو بوارا كان بردوام تدريسي هبو قتابي بيجاندو بالا لسه دسي كيبو كطريقتي ورقن خوي شيخ معرفي نودي او تلك لسدسي شيخ علي دولطمو كمامي باوكي بو كمامي سي مصطفى برزنجي بو اويج للشيخ اسماعيلي قازان قايا طريقتي ورقرتو سلسله كبو جوليه من بيم خوشا مناجاتك شبيه لي بقرين دواتر بينو اليرو بابدا كمان زياده درجه بين ما وصل شيروان مناجاتي يكم من شيء شعري كي شعري بياخذها بله ئاوازەکەشی ئاوازێکی خانەقایی فۆلکلۆرە هەر ئاوازێکی زۆر دیار و باو زۆر باشە خۆشەویستانم گوێگرین لە دەنگە خۆشەکەی مامۆستا شیروان لو روج ورويشت وتورا وظليما عشان اقرم بسروشن ما وظليما اخوبا شاخيك وقرسا وظليما ياخذ بش داخيك وسوتا وظليما بوچين الرجال سيل سروشكم وكبارا بوچي وكو يعقوب بما شهر إشارا لو يوسف فرسي ومل بيقان وليارا أركزني يسور أخي ليجلا وظليما أو سينا لغش خالية وبربكينا أو خادم شرعي نبوي وملة دينا معلوم شوب خزمتي سالاري مدينة وامزاني كفوتا ونفوتا وظليما ذاتك وهاي
مامۆستا زۆر دەستخۆش زۆر سپاس لەشتان زۆر تایبەت و برادران دەستان خۆش بێ. بەڵێ خۆشەویستانم باسی زیاترەکەین لەسەر شێخ معرفی نۆدێ. مامۆستا گیان با باسی بکەین لەوەی کە ناکۆکی نێوان شێخ معرفی نۆدێ و مەولانا خالید چی بوو، لەسەر چی بوو؟ بەڵێ طبعا لەو کاتەیە شێخ معرفی نۆدێ مەڵجایەکی دینی بووە لە کوردستان و ناوچەکەیە. شێخ خالدی نەقشبەندی ناسراو بە مەولانا خالید نەقشبەندی لە هەندستانەوە گەڕێتەوە. طبعا لەوێ طریقەت فێرە بێت لەسەر دەستی شاه عەبدوڵڵای دیهلەوی، بۆیە کاگەڕێتەوە کوردستان هەوڵەیە طریقەتێک دروستکە لەسەر ئەو شێوازەی طریقەتەکەی هەندستان. شێخ معرف بە مەترسیە زانێ بۆ بەوەی کە ئەم شێوازە دینداریە نامۆ بێ بە میلەتی کورد و شیاو نەبێ لەگەڵ شێوازی دینداری کوردەواری، بۆیە تا ڕادێک ڕوبەڕووی ئەوەستێتەوە و هۆشیاری بڵاو کۆتۆ لەناو خەڵکاکە دوورکەونەوە. بەڵام دواتر طبعا خەڵکێکیش هەبووە لە نێوان هەردوو لای قسەی هێنا و قسەی بردو و پێی خۆش بووە کە ناکۆکیەکە زیاتر بێت. بەڵام دواتر شێخ معرف بە حکمی دانایی و زانایی خۆی زیاتر دراسی بابەتەکەی کردووە کە بۆی دەرکەوتەوە بۆ جۆرە نییە خۆی نامەی بۆ شێخ خالدی نەقشبەندی نووسیوە و داوای لێبوردنیشی لێ کردووە و پەیوەندی و دۆستایەتی و هاوڕێتی لەگەڵدا دروست کردووە و کۆتایی بە کێشەکات و خۆشبەختانە ناکۆکیەکەی چاکردوە ناکۆی چاکردو هیچ خوێنێکیش نەڕژار و ناکۆکیە هیچ کێشێکی گەورە ڕووی نەیەوە تەنها لێک تێنەگەیشتنە بۆ لە سەرەتایە بە حکمی شێخ معرف مهتەم بۆ بە شێوازی دینداری کوردەواری خۆ. ئەم گەورەی نواندنە لە چیەوە سەرچاواگرێ کە خۆی بە هەڵا زانێ و دێت ئەم ناکۆکیە چاک؟ بێگومان لە زۆری زانست هەتا مرۆڤ زیاتر لە ڕووی زانست و زانیاری و خۆی پێ بگەێنێ تەواضوعی زیاترە بێ. هەر بۆیە بینیت یعنی ئەگەر لە ئاینی پیرۆزی ئیسلامی سیرکەین من زۆر جار ئێمە لە ناو خۆمانە مەسەڵەن قسێکەکەین ئەڵێن ئێمە زۆر دیندارین و زۆر پاکین و کێشەمانێ، بەڵام بینی زانا گەورەکان ئەڵێن ئێمەیەکی ڕۆڕەش چۆن ڕوومان بێ داوای لێ خۆشبوون لە خوای گەورە بکەین کە هەموو ژیانیان تەرخان کردووە. بۆ ئینسان تا زانست لە ڕووی دینیشەوە تا زانستی زیاتر بێ تەواضوع و خۆ بە کەمزانینی زیاتر بێت. زۆر ڕاست. دەستخۆش بە مامۆستا گیان. بەڵێ خۆشەویستانم وچانێکی کورد وەرەگرم و دێمەوە خزمەتتان. الله یاخوا دەستان خۆش بێ زۆر زۆر بە چێژ و بەڕاستی. مامۆستا گیان با بپرسین بزانین شێخ معرفی نۆدێ لە کام زانستی شەرعیە زیاتر قاڵ بۆتەوە؟ بەڵێ ئەوەی شێخ معرفی نۆدێ جیاکاتەوە لە زانایانی تر شێخ معرفی نۆدێ لە هەموو زانستەکانە قاڵ بۆتەوە و لە هەموویە داهێنانی کردووە. ینی داهێنانەکەی ئەوەیە کە لە ناو جیهانی ئیسلامیە ئێمە مەسەڵەن زۆر نمونەمان هەیە زانایەک لە یەک بواری زانستیا قوڵ بۆتەوە و لە بوارە داهێنانی کردووە و کتێبێکی ناوازی نووسیوە کە دواتر بۆتە مەنهەج. شێخ معرفی نۆدێ لە هەموو بوارە زانستە ئیسلامیەکانە داهێنانی کردووە چونکە هەمووی بە قوڵی خوێندووەوە زیرەکی و دانایی خۆی تیا بەکارهێناوە. بۆیە هەر لە سەرەتاوە لە سەردەمی فەقێهاتیە زانستەکانی قورئان و تەجوید و فقه و ئوسوڵی فقه و فەرموودەناسی و زانستی زمانەوانی نەحو و سەرف و بەلاغە و زانستی ڕەوانبێژی زۆر زۆر خوێندووە. بۆیە ڕەوانبێژیەکی زۆر زۆر باڵای تیا بەدیەکرێ لە نووسینەکانیە. لە بواری میراتا دەستێکی باڵای هەیە، لە بواری عەروزە، لە هەموو بوارەکانە خوێندوێتی و لە هەموو بوارەکانیشە دانراوی زانستی هەیە. بڵێن دیارترین دانراوەکانی کامانەوەی کە زۆر بەڵاو لە ناو ئێمەی کوردە زیاتر ئەحمەدی
ئەحمەدی بە حکمی ئەوەی ئەحمەدی باس لە چیەکە پێم خۆشە بۆ بینەری خۆشەویستیش ئەگەر کتێبی ئەحمەدی طبعاً قاموسە قاموسێکی کوردی عەرەبیە لە 1475 وشەی کوردی و عەربی بەکارهێناوە قاموسەکە بە شێوازی هۆنراوەیی بە مەنزومەی شیعری نووسیوە بۆ ئەوەی کە با بڵێ قوتابی مناڵ لەبەری بکات طبعاً کە لەبەریەکات ئەمە ئۆتۆماتیکی 1475 وشەی کوردی و عەربی شارەزا بێتوانێت بەکاری بێنێ هەتا ئێستاژە خوێنرێ لە ناو مەدرسە ئاینەکانی کوردستانە ئەم کتێبە زۆر دەنگۆی یاوەتەوە و احتیمامێکی زۆری پێدرێ لە بەرەوەی شێوازێکی زۆر ئاسانە وەکو باسمان کرد ڕەسەر عین چاوە بەدەن قاڵب ئیسم ناوە ئەنیف لوتە حاجی برۆ فەخیدڕانە ڕوکبە ئەژنۆ ئاوا ینی وش عەرەبەکەی هێناوە ماناکەی بە کوردی نووسیوەیەکی بەیەک وشە ڕوونکردنەوەی زۆری ناوەتێ بۆی ئاسان بچێتە سەر زار و ئاسان قوتابی کوردم کتێبێک تریشی لە ئەعمال کامیلە شێخ معروف النەودەهی بەڵێ ئەوەی سەر دواترە هینە سەر بدانراوەکانی شاری عروزی نووسیوە بەڵێ شێخ معروفی نۆدێ طبعاً یەکێک بۆ لەو زانانی کە هاوتای نەبوو لە سەردەمی خۆیان لە کتێبێکی نووسیوە لەسەر علمی عروس چۆنەتی نووسینی شعری عروس با بڵێ حتا ماستەرێکیشی تیاتر ڕسالێکی ماستەری تیاتوە بە ڕێزێک بەناوی مەلا محەممەدی گۆفتە و دواتریش ئەو کتێبی شێخ معروف کە ڕسالەی ماستەری تیاتۆ زانایەکی تریس بەناوی شێخ وابزانام شێخ بابە ڕەسوول ئەویش شەرحی کردووە کتێبەکەی شەرح کردووە ئەوەندە گرنگی پێدراوە دەستێکی باڵای هەبووە لە شعری عروس دەستشاو خۆشەوە مامۆستا گیان مامۆستا شیروان باسی شێوازەکانی تیلاوە و قورئان خوێندن لە مەسەلەن لای خۆمان و لە زۆر وڵاتانی کەشە کرد تۆ خۆت کام شێوازە زیاتر خوێنی بۆ نمونە لە کۆڕ و مەجلیسەکانە من ئەوەی ڕاستی بێ زیاتر حەزم لە تیلاوی میسریە تیلاوی میسری بەڵێ چونکە تۆ کارە قورسەکە دەبژاردووە وڵی میسرەکە ئەوەی ڕاستی بێ یەک توانای ئەوێ دوو بەهرەی ئەوێ سێمینیش ڕاهێنانی چاکی ئەوێ ئەی شێوازی مەقامەکان چۆنەڵی چونکە تیلاوی میسری ئیتر بەڕاستی ئەوە شارەزایەکی باشی مەقاماتی بێت مەقاماتەکان کاروان ئەوەی ڕاستی بێ معلومی جەنابتە مەقامات وەکو ناو لە قورئانیش هەر ئەو ناوێ باشە چۆن تۆ جەنابی لێرە مەقامی بەیاتە خوێنی لەگەڵ میوزیک و گۆرانیە لە قورئانی پیرۆزیش هەر مەقامی بەیاتە بەڵام کاچیتە قوڵایی بەڵام شێوازەکەی جیایە ئەداکەی جیایە ئەداکەی جیایە فۆرمونە نمونەیەکمان پێ بڵێ مامۆستا گیان مەقامی بەیات بۆ نموناڵێ أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم وأما من خاف مقام ربه ونهى النفس عن الهوى فإن الجنة هي المأوى ئەمە مەقامی بەیاتە زۆر جوانە بەڵام تر دەرەجەی سەوتەکەی فەرقەکە زۆر ڕاستە حاڵمی جەناب تابێت تۆ لە یەکسەر لە پلەی چوارەمەوە دەستی لە پلەیەکەوە دەست پێ بکەیت بەڵێ زۆر ڕاستە مامۆستا گیان بەڵێ تۆ خۆت هیچ هەوڵێکت داوە مەقامات بڵێن فێر ببی بە دیراسی بەسەر بۆ نمونە لەسەر شێوازی مۆسیقا تۆ هیچ هەوڵێکت داوە لەمە بەڵێ بەدڵنیاییەوە لە دنیا وا باوکە زۆرێک لە قاریئە گەورەکانی دنیا مەسەلەن هەوڵیان داوە لە ڕێگای مامۆستایانی مۆسیقییان لە ڕێگای فێربوونی ئامریکی مۆسیقاوە مەسەلەن مۆسیقایان خستۆتە خزمەتی خۆیان بۆ دەنگبێژی و بۆ قورئان خوێندن وەکەوە ناکە مەسەلەن مۆسیقار بن وەکەوەی کە بتوانێت زیاتر بە شێوازێکی ئەکادمی قورئان بخوێنێ پێ بەدڵنیاییەوە تۆ ئەمەت کارت کردووە من بەڵێ ئەوەی ڕاستی بێ لێرەوە هیوای تەمەدرێژی و لە ساغی بۆ مامۆستاکانم مەخوازم دیارە من مامۆستای سەوت و مەقام و سۆڵفێج بەڕێز دکتۆر گۆران کامیلە مامۆستا گۆران کامیل مامۆستای کۆلێژی زانکۆی سلێمانی مامۆستای بەلاغە و نەحو سەرفم لەگەڵ مەڵتیقە بەڕێز مامۆستا دکتۆر سەبح بەرزەنجیە ماشاءالله پرۆفیسۆر هیوای تەمەدرێژی وهروەها مامۆستای نەحو سەرفەکەم مامۆستا مەلا ڕەوفە کە لە ئێران خوێندوێتی ئەویش مدەڕێسێکی زۆر بەناوبانگە لە شاری سلێمانیە احترام و خۆشەویستیمان بۆی بەڵێ دوای ئەوە دەورەیەکی باشم بینی من لای مامۆستایەکی خۆم فارسە ئێرانیە بەنای دکتۆر سەعید ڕەحیمیەوە زیاتر نزیکەی 40 ساڵە تەدریسی سەوت و مەقاماتەکە لە بواری قورئانە
زۆربەی وڵاتەکانی عالەمی ئیسلامی گەڕاوە و دوای ژەگەستێکی بۆ بکەنە ڤیدیۆی زۆرە و هەروەها مامۆستام هەیە لە ئەزهەرەوە بۆ تەجوید و حیفزەکەم بۆ حیفزی قورئان بۆ تەجویدەکەم ئەویش ئەمانە دیارە هەر بە تاقیکردنەوە و هەروەها بڕوانەمان تیا بەدەستێناوە. بەڵێ دەست خۆش مامۆسای مامۆستا پرسیارێکە بکەم زیاتر لەم ناوەندەی کە ئێوە زۆرێک لە مامۆستایانی ئاینی قورئانە خوێن و کۆڕ و مەجلیسان هەیە کام شێوازانە زیاتر ئەخوێنرێ؟ زیاتر ئێمە بە حکمیەوەی من ئەزانم کە عەفوم کە من ئەزانم کە مەسەلەن هەموو مەقاماتێک ئەتوانیت تۆ سوودی لێ ببینی بە قورئان خوێندن بەڵام کامی زۆر گونجاوتر و خۆشترە بۆ ئێوە؟ ئەوەی ئاسان بێ ئەوەی کە تیلاوە سعودی و حیجازەکەی ئەو لە تەراویح لە نوێژە خوێندێ باش هیچ هیلاکبوونێکی تیانە یعنی وەکو سۆتی فاتحە نوێک و نوێژ خوێنیت و بۆچی نمونەیەکم بۆ ناڵی؟ نمونەیە بۆ نمونە أو طبعا مقاماتها أكيد أقرب معك كبيري. بسم الله الرحمن الرحيم وإذا سألك عبادي عني فإني قريب أجيب دعوة الداعي إذا دعان فليستجيبوا لي وليؤمنوا بي لعلهم يرشدون. البته مامۆستا ئەمە بۆ تۆ ئاسانە گەرنان بۆ کەسێکی ئاسایی ئاسان نییە چونکە بەرز و نزم و شێوازی وتنی خۆی هەیە بەڕاستی. زیاتر ئوستاز ئەوەی کە پەیوەندی هەبێ بۆ بەکارهێنانی دەنگەوە دەنگەکە قورئان بێ یا مەقام بێ یا گۆرانی بێت یەکەم شت تەوازنی سەوتەکە تەژبی نەبێت چۆن دەڵێ ئینسانەڵێ کێشێک تەوازنی تێگەچێت لەنگ بۆ جا لە قورئانیشە شێوازەکەی ئەو تەوازنی کە دەستی پێکرد زۆر ڕاست لەسەر ئەو کێشە بڕوات و هەروەها معناکە بزانی و هەروەها توانای خۆتیش بزانی باچی دوایە کە تۆ معناکە زانی زیاترە چیتە قوڵای خوێن توانای خۆت و هەروەها ڕێگاکە شارەزابی ینی بزانی چی ئەەکەیت و چی ناکەی هەر لە خۆتۆ خۆت نەکەی بە شوێنەکە لەسەر ڕێگاکە بڕۆی چونکە ئەەکەیتە چاڵێکەوە یا شتێک غەڵەتەکەی دەستە خۆش بە مامۆستا جوانی شەرحەکەی بەڕاستی لە خزمەتانە. مامۆستا سەرمەند باسێک لەوە بکەین ئێمە باسی نووسراوەکانیمان کرد کتێبخانەکەوتمان سووتێنراوە و شێوەنراوە ئەم کتێبانەی کە ئێستا ماون با بڵێن دانراوەکانی باسم لەسەر دانراوەکانی بۆ ئەمەی کە ئێستا ماوە چێ کۆی کردێتەوە و پاراستوێتی؟ بڵێ طبعا شێخ معرف خۆی زیاتر لە 65 نووسین و دانراوی خۆی هەیە لە گشت بووە لە جیاوازەکان ئەگەر طبعا کات هەبێ پێم خۆشە بە کورتی باسێکی بکەم لە بواری بیر و باوەڕی ئاینیە کە پێوترێ عەقیدە لە عەرەبیە کتێبێکی بەنا ئەشرەف المەقاصد بە 216 بەیتی شعری بیر و باوەڕی ئیسلامی ڕوونەکاتەوە. کتێبێکی کەشی هەیە الفرائد في علم العقائد ئەمەش هەر زیاتر زانستەکانی بیر و باوەڕ ڕوونەکاتەوە پێویستە بیر و باوەڕی مرۆڤێکی مسلمان چۆن بێت 560 دیێڕە شعرامیش لە بواری تێگەیشتنی با بڵێ فقی ئیسلامی و بنەماکانی فقه بنەماکانی تێگەیشتن لە دین و ئەحکامەکانی ژیانی ڕۆژانەی مسلمان چی حەڵاڵە چی حرامە ئەو بابەتانە طبعا کتێبی زۆرە دیاترینیان جەواهر الفرائض کەم کتێبە زیاتر لەسەر زانستی میلاد لە کاتێکا کە مرۆڤێک گەمرێ پێویستە میلاتەکەی چۆن بە شێوازێکی دادپەروەرانە دابەش بکرێت. کتێبێکی تری هەیە بە ناوی قەطر العارض ئەمە 418 بەیتی شعریە ئەحکامەکانی با بڵێ ژیانی ڕۆژانەی مسلمان ڕوونەکاتەوە بە شێوازی شعری طبعا زۆربەی کتێبەکانی بە شێوازی شعریە شێخ معرفی نۆدێ. کتێبێکی تری هەیە سلم الوصول إلى معرفة الأصول ئەمە زیاتر لەسەر بنەماکانی زانستی فقه لە بواری فەرمودەیە طبعا لە زانستی فەرمودەیە زانەکانی کورد زۆرتر گرنگیان بە بواری زمانەوانیە و بۆی لە زانستی فەرمودەیە زۆر قاڵ نەبوونەتەوە بەڵام شێخ معرفی نۆدێ کتێبێکی نووسیوە بە ناوی عقد الدرر في مصطلح أهل الأثر طبعا 210 دیێڕە شعرە زاراوەکانی فەرمودە ناسی ڕوونەکاتەوە کە بەچیا مثلا قوتابی بزانێت کە ئەم فەرمودەیە ضعیفە یان مەوزوعە یان صحیحە یان مرسەلە و هەروە زاراوەکانی خوێندگاکان بۆ طبعا لە کتێبەکانی شێخ معرف ئاگادار نیم کە کرابێ بە منهەج بەڵام زیاتر لە 15 ڕسالەی ماستەر دوکاری لەسەر هاتووە تا ئێستەوە من ئاگادارم زیاتر لە 15
ڕیسالەی ماستەر دکتۆرای لەسەر هاتووە بڵێ لە بواری نەحو لۆغەیە با بڵێ لە بواری زمانەوانیە دەستێکی زۆر باڵای هەیە طبعاً کتێبی ئەحمەدێکە باسمان کرد 1675 شەوک و قاموسێکی کوردی عەربی کتێبێکی کەی هەیە بە ناوی الأغراب نظم قواعد الإعراب باسی إعراب و شیکردنەوەی وشەی عەربیە کتێبێکی تری هەیە الشامل العوامل ئەمە طبعاً شەرحی عواملی جورجانیەکە مامۆستا زانێ لە بواری فەرقەکانی خوێنن با بڵێ تەصریفی زەنجانی و عواملی جورجانی ومانە شێخ معروف بە 200 طبعاً خۆی زانستەکە قورسە تەلەبە بێتاقەتێ بە بەدەستێ بەڵام شێخ معروف کردوێتی بە شێعر بە 243 بەیتە شێعر ئەم زانستی ئەم زانستە قورس و گرانی کە کردو بەیتە شێعر بۆ چێژی زیاتر ببەخشێ بەڵێ بێگومان و هەم بەلاغەیەکی بەقوتریە بێت ڕەوانبێژیەکی بەهێزتریە بێت طبعاً کتێبێکی تری هەیە لەسەر با بڵێ تصریف المەبانی و شەرحی تصریفی زەنجانی بە 462 دێرە شێعری تا ئێستاژەو کتێبە دەخوێنرێ تصریفی زەنجانی لە لای فەقێکان کتێبی تری زۆرە تحقیق العبارات في توضيح الاستعارات طبعا ئەم کتێبەی سەمەرقەندیە کتێبێکە شێخ معروف لە 165 دێرە شێعرە ڕوونی ینی بەڵێ کورتی کردوتەوە دواتر هەر خۆی شەرحی ئەو کورتکردنەوەی شەکات بە کتێبێکی تر طبعا كتابي تري هي فتح الرحمن مرسي صوش تاودو دي رشعل العلمي بياني وعمعاني وبيان وبديعي بواري روان بيجيا بلاغي عربية لبواري آدابي بحثيشا شوازي آدابي شوازي لوكولينو تيوجينوي زانستي شعري كي كنت نسيو ببستوسي بيت بسوسه بيتي شعري بويكا قطابي كات دسكا بل كولينو توجين زانستي بتشي شوازي دس بيبكا ميكانيزم ويكا استبيل ميثودي توجينوي زانستي هروها لبابلي للشعر ومناجات شدسكي بالاي هبوا 1550 ديال شعري لوصف مناجاتي پیغمبر الاسلام درودي خوي لسربي نسيوا حتى انا 211 ديال شعري بزماني فارسي لوصفي پیغمبری خوا درود و خیر لەسەر بێ نووسیوە بەڵێ یان توانای بڵێن زمانی جیاوازی زۆر زانی بەڵێ زمانی فارسی و عەرەبیەکەی زۆر بەهێز بوو هەروەی نازنەی معروفی لێنراوە زیاتر لە کاروان بووە بەسەر مەذهب بەڕاستی وەکو لە مەذهبی شافعی مەذهبی حەنەفی زۆر ڕاستە ئێمە کورد قەدری زانایان و ئەدیب و ڕۆشن بیلانی خۆمان ناگرین وەکو پێویست بەداخەوە گلەیەکە من دێمە لای ئەم گلەیەوە مێ زیاتر قسە بکەین لەسەری پێتان چۆنە من شعرێک بخوێنەوە بۆ چێژی زیاتری بەرنامەکە زۆرمان پێخۆشە لە خزمەتان نابم کاکە بابان ئەگەر ئەو ئەزیێتە بکێشە لەگەڵ ما بە قانونەکە هاوکار بێن ڕوڕەشی دەرگای خودام و سەرفکەندەی موستەفا شەرمەساری ڕۆژی حەشر و ملکەچی ئالی عەبا چارە ڕەش شەوتا بەیانی هەر ئەموو ئەولا دەکەم هەروەکو ماری بریندار هەڵدەسووڕێم بێسەدا ڕوو لەکوێکەم یا ڕەبی چ بکەم لە دەست عیسیانی زۆر غەیری دەرگای تۆ نییە دەرکێ کە ڕەحمم پێ بکە دێمە دەرگاکەت کە بۆ چاک و خراپ ئاوەڵایە کەوڵ و پێستم ڕاخەم تا هەم لە دنیای بێوەفا هەر ئەوەندەم بەس کە تۆم ناسی و لە تۆ داواکەم لێم ببووری و خۆش ببی لێم و نەسێنی لێم جەزا
کاکەروان دەست و چاوتان خۆش. زۆر سپاس مامۆستاجان. خۆشحاڵم کە بەدڵی ئێوە بووبێ. مامۆستاجان ئەمێ بێمە لای جەنابە باسمان لەوە کرد کە بۆچی شاعیرانی گەورەی ئێمە یان پیاوچاکان یان مەسەلەن پیاوانی ئاینی ئێمە زۆرێک لەو ناوە گەورانە ئەمڕۆ لە ناو ئێمە بە گرنگیەوە باس ناکرێن یا مەسەلەن ئەگەر باسیش بکرێن لەو ئاستنیە کە بەڕاستی لە ئاست گەوری ئەوان نییە بۆ ئێمە هەمیشە قەدری ئەم زێڕانەی خۆمان ناگرین ئەم کەسانی کە وەک ئاڵتونوان بەڕاستی بەداخەوە دەردێکی کوشندەیە لە ناو ئەمی کووردا کە گرنگیمان نە بە مێژووی خۆمانیاوە بۆ مێژۆ پرشنگداری کە هەمانەوە نە گرنگیمان بە گەورە پیاوانمانیاوە ینی سەر لە بواری شیعر و ئەدەبە تۆ مەولەوی و نالی و سالم و کوردی دەربێنی چیە مێنێتەوە ڕەنگە کەسێک بدوێنی ئەوڕێ حەز بکە باسی حافظ و سعدی بکەونە حەز بکە باسی مەولەوی و بێگومان لە کاتێکا کابینین گەورە پیاوانی ئێمە لەلایەن نەتەوەکانی ترۆ گرنگیان پێدرێ بەڵام خۆمانێک و پێویست قەدریان ناگرین ینی هەر بە شێوەیەکی گشتیە و دەردەکوشندی لە ناو ئێمەی کووردا هەیە ینی جۆرێک لە ینی حتا ئەگەر ڕەبتی کەینەوە بە ژیانی کۆمەڵایەتی ئەمڕۆ من زۆر جار لەسەر و بابەتاژ نووسم و جەختیشی لێەکەمەوە کە لە ناو ئێمەی کووردا من لە ناو نەتەوەی زۆر ژیاوم کە کەسێکیان تیا هەڵەکەوێ بە هەمیان پشتیەگرن دەستیەگرن شانازی پێوەکەن لە ناو ئێمە کە کەسێکمان تیا هەڵکوێ هەوڵە دێن کە ڕشتی بشکێنین هەوڵە دێن کە ملی بشکێنین هەوڵە دێن کە کۆسپی بۆ دروستکەین و نێڵین بەرەو پێ بچێ طبعا ئەمە دەردێکی زۆر کوشندەیە و بەڕاستی لەو بوارەیە ئەتوانین بڵین تەسەوفی ڕاستەقینە نەگەوەی کە ئەمڕۆیی بینین تەسەوفی ڕاستەقینە ئەتوانێت کاریگەری زۆر باش دروستکە لەسەر ناخی مرۆڤ چکە تەسەوف خۆی لە ئەسڵا تەسکەی نەفسە پەروەردەی دەروونە پاکردنەوەی دەرونی مرۆڤە لە هەموو جۆرە بوغز و ڕق و کینە و ئیرەیەک زۆر پێویستمان بۆ بوارەیە ینی لە هەموو ڕوویەکەوە تا ئێستا ئێمە نەمانتوانیەوە گرنگی بە مێژووی گەورە پیاوانی خۆمان بین گرنگی بە شاعیران و بە زانە ئاینەکەمان بین بەداخەوە مامۆستاجە من ئەمەوێ پرسیارێککە لە مامۆستا شیروان بکەم و دواتر دێمەوە لای ئەم بابەتە زیاتر ئەمێ بە گرنگیەوە باسی بکەین مامۆستا شیروان تەجوید چییە؟ ئایا مەسەلەن گرنگە قورئان خوێنەکان بیزانن؟ خۆی تەجوید علمیشی داهێنراوە باڵێ ینی لە زمانی پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام نەبووە لە زمانی سەحابەشان نەبووە باڵێ لە دوای تابعینەوە زانایانی زمانەوانی ئیشیان لەسەر کردو دایانهێناوە بۆ کەسی غیرە عەرەب باش تەجوید ئەتوانی بڵین زمانی قورئان خوێن ئەپارێزێت لە هەڵە و هەروەها فێرتەکە پیتەکان وشەکان لە شوێنی خۆیان دەرببڕی و هەروەها فێرتەکە چۆن بخوێنی و هەروەها فێرتەکە ئەم وشەیە چۆن درێژکەیتەوە یا چۆن کورتی کەیتەوە و هەروەها فێری هۆنەری وتنتەکە ئەدا مامۆستا ئەو قسەیە ڕاستە کاڵێ فڵان کەس تەجویدی تەواو کردووە مە هەیە؟ خۆی تەجوید بەڵێ خۆی لە زمانی عەرەبیە تەجوید مەصدەرە یعنی فعلەکەی جەودە یوجەوید و تەجویدەنە بەڵام تەجوید وەکو عەزم کردی بە گرنگیە باشەکانە فڵان تەجویدی تەواو کردووە تەجوید مامۆستا کاروان خۆی تەجوید وەکو ئێمە لەناو خۆمانی هونەرا چۆن ئەڵێ ڕاهێنان ئینسان بە تەمرین دروستە بێ لە مەسائلی قورئان خوێندن تەجویدیشە ئێستا تۆ بۆ نمونە شارەزای عیلمەکەیت بەڵام گرنگەکە ئەداکەتە ڕاستە تەجویدیش باماشێ مەسەڵەن من تەجویدەکە ئەزانم ئەدای بکەم بێڵێمەوە بەڵام خوێندنەکەم ئایا چەندە تەطبیق یەکەم ئەو تەطبیقیدنەش بە چی دروستە بێت بە ڕاهێنان دروستە بێت کە تۆ ڕۆژانە بەرنامە بە خۆت دانەی وەکۆی کە پسپۆڕان ئیشانەسە کردووە بەیانیان و ئێواران تەمرینی خۆت کرد زیاتر مەبەسەکەم لێرە ئەوەی ئایا تەجوید منهەجێکە بڵێ لەم جێگەی من تەواوی ئەەکەم؟ بەڵێ تەجوید یەکێکە یاسایە بەڵێ یەکێکە لە مەرجەکانی قورئان خوێندن یعنی هەر کەسێک بێوێ فێری قورئان خوێندن ببێت یا قورئان بخوێنێ ئەبێت تەجوید بزانێت ئەمە یەکلایە بەڵێ ئەنجا دوای ئەوەش شارەزای لە سەوتە هەبێ شارەزای لە مەقامە هەبێ دیارە قسە لەسەر زۆر بابەت هەیە مەسائلی مەقام دروستە یا دروست نییە مانە بەڵام شێوازی هەر وڵاتێک ئەگۆڕێت
ئێستا بۆ نمونە لە وڵاتی یەمەن شێوازەکەیان زیاتر لە شێوازی سعودی سەریعترە یا لە مەغریب سەریعترە. با پرسیارەکە ئاوا گرێ بینەوە گرنگی ئەدا و شێوازی دەربڕیندن گرنگەکەی چیە لە قورئان خوێندنە؟ گرنگەکەی زیاتر تۆ ئەو ئاەتی کە ئیخوێنیتەوە ئەو مەقامی کە بۆی دیاریەکەی ئەو مەقامی کە بۆی دیاریەکەی و هەروەها ئەو ئیحساسی کە لەگەڵتایە و هەروەها جوانی دەربڕینی وشە و پیتەکان ئەمە ئەدایە. هەندێک جار من مامۆستا هەر بەجددی جاری وا بوو ئەو بەرگۆم کەوتۆ کەسێک قورئانی خوێندووە سێرەکەی شێوازی دەربڕینی مەقاماتەکانی لە شکلی هەمان شێوازی مەقاماتی گۆرانی ئەوانەیە. بەڕاستی ئەگەر دیقەتبەی خوێندنی قورئان خوێندن و کامل دنیایەکی جیاوازترە لەگەڵ دەربڕینی دەنگ وەکو شێوازی ئوستازۆک و عەزم کردی مەقام هەر مەقامەکەیە باشە، بەڵام ئەداکە فەرقەکە شێوازەکەی فەرقەکە. من ئەم فەرقەم تێبگەێنی. ئەم فەرقە بۆ نمونە کەسێکی قورئان خوێن ئەتوانێت مناجات خوێنێ بەڵام توانای ئەم کەسە دەورە بینێ یەک دوو زیرەکی سێ لێزانین چۆن ئێستا تۆ جەنابە قورئان نەخوێنی و قورئان خوێنی دەبێ وابێت وانە وەکەوەی کە بۆ نمونە زمانی ئەمە عەرەبی ئەبێ بە شێوازێکی عەرەبی دەری ببڕێ دڵنیاییەوە یعنی پیتەکان و وشەکان لە شوێنی خۆیان دەربڕێ. مەسائلی مناجاتیش ئەبێ وەکو مناجات بیخوێنی چۆن بۆ نمونە مناجات پێناسەکەی پاڕانەوە و دوعاوە لاڵانەوەی ئەمە هەڵەیە کە کەسێک هەر شێوازی قورئان خوێندنەکەش وەکو مناجاتە خوێنێت بەدڵنیاییەوە نابێت. هەڵە زیاتر لەو هەڵەتر ئەوەیە کە تۆ بۆ نمونە یعنی ئاوازەکە زۆر زاڵکەی بەسەر تەجویدی قورئانەکەیە یا مەقامەکە چونکە ئەوەی کە ئەو بەستێتەوە لە قورئانە تەجویدە. چۆن ئێستا بۆ نمونە من لەگەڵ جەنابتان دائانیشم ناکرێت بۆ نمونە من لە وەکو مەولونا بخوێنم من گروپێکم لەگەڵا ئەبێ ئەگەم لە مۆسیقا بێ لەگە مۆسیقادا هەڵبم تۆنەکە وەرەگرم بە پاشی بڕمانە. مامۆستا بەڵێ تۆ حەزی لە دەنگی کام قاری ئێ زۆر مەجیبی پێدایم زۆر کاریگەری لەسەر تۆ هەیە؟ من حەزم لە منشاوی هەبوو. هەبوو یعنی چی؟ هەبوو ینی نا حەزم لێدی بەڵام پێشتر حەزم لە منشایی بوو یعنی خۆم تەقلیدی منشاوی مەکرد بە مناڵی. دوای ئەوە کە گوێم لە قورئان خوێندنەکانی تریش بوو بە هەمان شێوە شێوازێکی منشاویان بۆ خوێنی بەسەر زۆرمان پێخۆشە بێت. أعوذ بالله من الشيطان الرجيم وأزلفت الجنة للمتقين غير بعيد هذا ما توعدون لكل أواب حفيظ من خشي الرحمن بالغيب وجاء بقلب منيب ادخلوها بسلام ذلك يوم الخلود وأزلفت الجنة للمتقين غير بعيد هذا ما توعدون لكل أواب حفيظ من خشي الرحمن بالغيب وجاء بقلب منيب ادخلوها بسلام
ذلك يوم الخلود صدق الله العظيم. الله يا أخوة بدنا نكون نرزي ما مصاجر زور سپاسەکەم. طبعا زور دانخوش مامۆستا مەشاوی بە قیرعەتێک تری خوێنێ. أكيد واه ئەوە قیرعەتیان زۆرە لەبەر ئیشی خۆیانە، ئیشان لە هەموو مەجالەکانیان تشجم کردووە. لبيني براسي ئەمە لەسەر مەقامی ڕاست بوو، بالي معلومی جەنابتانە. نعم خوش ئیتر ئەمە سۆتی قافی زۆر بەناوبانگە. دوای ئەوە حەزم لە محەممەد شەحاتیش کرد. بالي صفتێکی هەیە محەممەد شەحات میسرەکان پێڵ ئەمیر النەغەم، بالي مەلیک الإحساسی و ئەمیر النەغەم. جاجي ما اللي يك أكتافي كامل تخوار وجهته وسلام. ئیتر یاریەکە لە هەموو دەنگەکان یاریەکە، بەڵام ئیتر چونکە هەمویان کەسێکی مثقف و هەروەها مۆسیقین و باش زاني لسر وبيجي شلون يعني كاوديت ورا بەدڵنیایەوە بەدڵنیایەوە. دەنگ خۆش بە مامۆستاجیان زۆر چێژم بینی بەڕاستی. خۆشەویستانم وچانێکی کورد وەرەگرم و دێمەوە خزمەتتان. دەستەکانت خۆش بێ کاکە ڕێبازیان دەستچاو خۆش بێ. خۆشەویستانم بەردەوامی لە خزمەتتانە لە باسەکەمان لەسەر شێخ معرفی نۆدێ و ئەمەوێ بێمەلای مامۆستاجیان بابزانم ناوبانگی شێخ معرف تەنها لە لای خۆمان هەیە تا چه ئاسێک ڕۆشتۆ تا کێ ڕۆشتۆ ناوناوبانگی؟ بەڵێ طبعا نەخێر ناوبانگی لە جیهانی ئیسلامیا بە شێوازێکی زۆر بەرفراوان بڵاو بۆتەوە. لە ئەزهەر گرنگێکی زۆری پێ جیاواز چیە لەسەری زۆر کات ینی من دیقەتم دا و لە زۆر زانای ئاینی کوردیش گوێم لێ بووە کە لە ئەزهەر بەشێک لە زاناکانی ئەزهەر و توانە پێمان سەیرە لە ناو ئێوەی کووردا زانایەکی وەکو شێخ معرفی نۆدێ بەم ئاستە بەرزی لە ڕووی زانستەوە لە ڕووی شێوازی منزومەی شعریەوە زانستەکانی داڕشتووە بەڵام گرنگی پێ نەدراوە ینی ئەوەگەر لە ناو ئێمەیە بواە ئێستا یەکێکە بوو لە عەلامە گەورەکانمان و هەموومان شانازیمان پێوە کردووە بوو بە مەرجعێکی دینی و لە ناوەندە ئاکادمیەکانیشان نووسینەکانی ئەکرا بە مەنهەج بەڵام بەداخەوەکو باسمان کردانی لای خۆمان ئەو گرنگی و ئەو احتیمامە نییە بۆ کەسایەتیە مێژوویەکانی خۆمان بۆ ڕۆشنبیران و ئەدیبانمان لە لوبنان ڕیسالەی ماستەری لەسەر هاتووە لە زۆربەی وڵاتە عەرەبیەکان تا ئێستا نزیکەی 15 ڕیسالەی ماستەر و دکتۆرای لەسەر هاتوو ناوداوبانگی بەربڵاوە. مامۆستا بزانین لە تەریقەتە مەسەلەن تا چ پلەیەک ڕۆشتووە تا چ ئاستێک؟ طبعا شێخ معرفی نۆدێ ئەگەر ورد بینەوە لە ژیانی زۆر لە بابەتی تەریقەتە زۆر قوڵ نەبووەوە چکە زیاتر کاتەکانی تەرخان کردووە بە نووسین و شعر و منزومەی شعری و خوێندن و تەدریسەوە بۆیە هەر تەریقەتی لە شێخ عەلی دۆڵپەموو وەرگرتووە و باس لە هیچ سەرچاوەیەکە باسەوە نەکراوە کە دواتر بە پلەکانی تەریقەتە چۆن سەرکەوتووە بەچی شێوازێک بووە. مامۆستاجان با بزانین لە سوڵح و ئاشتەوایی یا کەسێکی چۆن بووە؟ بەڵێ طبعا وەکو باسمان کرد شێخ معرف بە حکمیەوەی کە زۆربەی کاتەکانی ژیانی تەرخانە کرد بە
نووسینی شعر و بە ئەدەب و بە زانستی ئیسلامیەکان و زانستە زمانەوانەکان کەم تێکەڵی خەڵکە بوو بەڵام بە حکمیەوەی پێگەیەکی ئاینی گەورەی هەبوو مەرجعەیەکی باڵای ئاینی بوو لە کوردستان لە ناوچەکەیە خەڵک زۆر ڕووی تێکرد کاتێکە کێشیانە بوو لەگەڵ دەسەڵاتداری ئەو کاتە شێخ معرفیش یعنی لەبەر خاتری خەڵک لەبەر خاتری خەم و هەمی خەڵک زۆر جار نامەیە نووسی تەمان شێخ معرف بۆ زانیاری بەڕێستان زۆر خۆی بە دوور گرتووە لە دەسەڵاتداران زیاتر بەڵێ بەڵام خۆیان گرنگیان پێداوە ینی با بڵێ میرانی بابان گرنگێکی زۆریان پێداوە چوونەتە خزمەتی و پرسوڵاوێژیان پێکردو بۆ زۆر بواری سیاسی ئەو کاتەش و شێخ معرف کاتێکە خەڵک با بڵێ ڕووی تێبکردایە و داوای لێ بکردایە لەبەر خاتری خەڵک بە ناچاری نامەیە نووسی بۆ میرانی بابان و بۆ دەسەڵاتداری ئەو کاتەکە هاوکاری خەڵکن تەنانەت جارێکیان داوت پاشای مەمالیک کە سوڵتانی عوسمانی بوو لەو سەردەما حکمی عێراقی کردووە نامەیەکی گلەیی بۆ شێخ معرف نووسێ گلەیەکی زۆری لێکاڵە چەندین جار ئێمە دیاریمان بۆ بەڕێزت دادووە ڕەت کردوتەوە و چەندین نامەت بۆ نادوین هەمووی داواکاری خەڵک بوو تا ئێستا نامەیەکمان پێ نەگەیشتووە کە داواکاری خۆت بێ تۆ بۆ هیچ داواکاریەکەت لە ئێمە نییە بۆ هیچمان لێ قبوڵ ناکەی لەبەرەوە ڕۆڵێکی باڵای بینیوە لە چارەسەرکردنی کێشەی خەڵکە تەنانەت کاتێکە فیتنە و ناکۆکیەکەوێتە نێوان میرانی بابانەوە ڕۆڵێکی زۆر باشی گێڕاوە ئامۆژگاری کردوون کە خوێن نەڕێژن تەنانەت لە جارێکیان هەڵوەستی ئەڵەگەر ئێوە ئاوا کورد بەدەستی کورد یەکتری بکوژن و براکوژی بەم جۆرە بەردەوام بێ منیش کوردستان بەجێ هێڵ بەو جۆرە ینی وەکو هەڵوێستێکی کوردانە هەڵوێست وەرەگرێ لەو بارودۆخ و ناکۆکی خۆنوشتنی کە هەبووە لەو سەردەمەدا ئەوسانەوەکانی ماون بەڵێ خۆشبەختانە ماوەن الحەمدولله چەند مناڵی هەبوو شێخ معرفی نۆدێ کاک ئەحمەدی شێخی هەبوو لەگەڵ مناڵێکی تری هەبوو هەر بە مناڵی وەفاتی کرد یعنی تەمەنی گەورە نەبوو کاک ئەحمەدی شێخیش طبعاًەوە دیارە حازی کاک ئەحمەدی شێخی سلێمانی تا ئێستاش زۆر کەس دەڵێن شارەکەی کاک ئەحمەدی شاعیران و نووسەران گرنگێکی زۆریان پێداوە و زیاتر کاک ئەحمەدی شێخ لە بواری طریقەت و کۆمەڵایەتی بۆ زۆر کاک ئەحمەدی شێخ ینی شێخ معرف زیاتر ڕێچکە زانستی و ئەدەبەکەی گردووە کاک ئەحمەدی شێخ ڕێچکەیەکی دینداری کوردانە و هەروەها کۆمەڵایەتی بۆ زیاد لە حتەنانە جاری وایە بۆ کێشەی کوردێک لە باشوور ڕۆی کردوتە ڕۆژهەڵات بۆی کێشێک چارەسەرکە چەندین حاڵەت هەبووە بۆ نمونونەکە زۆر خێزان هەبووە کە لێک هەڵوەشاون باوکی کچەکە ڕازی نەبووە کچەکەی بگەڕێتەوە وەلای هاوسەرەکەی و توێتی ئللا مەگەر کاک ئەحمەدی شێخ بێت ڕازی بم وەکو هینێ دوای کاک ئەحمەدی شێخ بیسوێتەوە چوە بە تایبەت تەکلیفی لێ کردو بۆی کە ئەو خێزانە لەگەڵ ناژێن شێخ معرفی نۆدێ لەکوێ کۆچی دوایی کرد شێخ معرفی نۆدێ لە سلێمانی لە ساڵی 1938 کۆچی دوایی کردووە لەسەر وەسێتی خۆی لە گردی سەیوان لای گۆڕی میرانی بابانەوە لەوێ بە خاکسپێردا مامۆستاگیان بەڕاستی من زۆر چێژم بینی لە گفتوگۆ لەگەڵ جەنابتان زۆر سوودم بینی دەستا و خۆش چ بابەتێک گرنگ بوو کە من نەمپرسی بێت پرسیارێک لای خۆت حەزت کردو من بپرسم و نەمپرسی بێ وڵات تقریبا ئەوەی کە پێویست بوو جەنابەت پرسی من نەزانم کە شێخ معرفی نۆدەیەکە کە لەو عەلامانەی بەڕاستی بە بەرنامەیە کوردوان ئێمە ناتوانین باس لەو زانا گەورەیە بکەم ڕاستی بەڵام پێم وابێ ئەوەی کە ڕاجەنابستان لەرە باسمان کردووە مامۆستا شیروانگیان هەڵبەتە من و تۆ گفتوگۆی زیاترمان ماوە لەسەر قورئان خوێندن و لەسەر مەقامات و لەسەر سایلەکانی قورئان خوێندن بەرنامەکانی ئایندە وەکو نەریتێکی بەرنامەکەشی لەکەن ئینشاءالله ئەم بەرنامەیە بەو شێوەیە تەواو بکەین دڵخۆشم بەڕاستی و ئەم بەم شێوەیە گوێم لە دەنگی جەنابتان بوو خۆشەویستانم کوێ ئەگرین لە موناجاتێکی مامۆستا شیروان لە لای منەوە خواتان لەگەڵ شەو شۆگارتان شات أي خوة زاني
شاكم يا أي خوايا خوة زاني كردوي شاكم يا بويا ومن قلت علينا كسان باكم يا هرچی تو فرمودم من ابد کردوام هرچی تو فرمودم من نبالم کردوام دیان عبدی أمن من ديار عبدك خلافهم وشو